بەڵێ تایبەت بە پارکەکە لەلایەن هاوکارم ڕێناس عەلیەوە راپۆرتێک ئامادەکرا بوو، بەڵام پێویستە زیاتر لەبارەی دروستکردنی پارکی ڕەشکین لە هەولێر بزانین. میوانداری ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارک و باخچەکانی هەولێرمان کردو. بەخێرهاتی کاک ڕێبین، سپاس بۆ ئامادەبوونت. کاک ڕێبین، دروستکردنی پارکی ڕەشکین لە هەولێر بە تایبەتی لەو ناوچەیە چ ضرورەتێکی هەیە؟ لەکوێوە نزیکە؟ کاریگەری چی ئەبێت دروستکردنی ئەم پارکە؟ بڵێ خۆی لە سەرەتای دەستپێکی کابینەینەوە بەڵێن دراکەوە گرنجێکی تایبەت بە ژینگە بدرێتن. یەک لەو کارە گرنگانێکەوە گرنگی بە ژینگە بدرێتن و ڕێژەی سەوزایی کە زیاد بکرێت. کاریگەریەکی تەواوی لەسەر ژینگەی دەبیتن، چاندنی دار بێگومان وەکو کارگەی ئۆکسجین کار دەکا و دارانی کە لەوێ دەچیندرێتن. وەجگە لەوەش دەبێتە جوانکاری لە بۆ ئەو شوێنەی کە پێشتر شەقامەکە هەم ناڕێک بوو، هەم شوێنەکە شوێنێکی حساس بوو کەوا نزیکە لە سەنتەری شار و دام دەستگاکانی حکوومەت. بۆیە گرنگیی تایبەتی هەیە ئەو پارکەیە بە شێوازێکی مۆدێرن لە دیزاینەوە لە ئامادەکردنی دەرخستە و لە سەرپەرشتی هەمووی ئەندازیارانی خۆمانن لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەڕێبەراتی ئەندازەی پارکان و سەرۆکاتی شارەوانی هەولێر کەوا نەخشەی جوان و مۆدێرین لە بۆ دانرایە لەسەر ڕووبەری نزیکی 120,000 متر دووجا کەوا 30,000 متر دووجا فریزی لێ دەچیندرێتن، نزیکی 11,000 تارتان لێ دادەندرێتن کەوا شوێنی وەرزش لە بۆ هاوڵاتیان سوودی لەوەردەگیرێتن. هەروەها نزیکی 15,000 دار لێ دەچیندرێتن و 20,000 گۆڵ. بەش کاتە هەموو ئەمانەی کە باست کرد لە ڕووی ئەندازەیەوە کارەکانی ئەندازیارەکان هەمووی ئەندازیارەکان ناوخۆینی خۆمان کەرەستەکانی شەری خۆمانە. بەڵێ ئەکیت بەڵێ ئەکیت لە ماوەی ڕابردوو ئەزمونێکی باش وەرگیرە. ئێستا کە دەتوانین برێن هەمووی ئەندازیارانی خۆمان دەتوانن هەم سەرپەرشتیەکە هەم ئامادەکردنی دەرخستە و نەخشەکانیش خۆمان ئامادەی بکەین. بێگومان لە 21 ئایار بەردیبناغی ئەم پارکە دانرا لەسەر بودجەی تایبەتی نووسنگەی سەرۆکی حکوومەت و لە ژێر چاودێری تایبەتی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار کەوا گرنجێکی تایبەت بە و پارکە دەدرێتن و کارەکانیش ئێستاکەوە بەردەوامە. زۆر باشە کاک ڕێبین، چەند جارێ دیکە جەنابەت میوانی ئێمە بووی زۆر جار باسی ئەو نەمامگەیەمان کردووە کە هی نەمامگەی حکوومەتی یاریمی کوردستانە و جۆرەها نەمامیتایە بۆ ئەم پارکەش هەر ئەو نەمامانە بەکارەهێنن کە لەوێ هەبوونە لەگەڵ ژینگەی ئێرە ئاگونجەت و چۆنە چەند بەتەمان چەندێک نەمامیتیا بچێنرێت ڕۆژەی سەوزایی چەنەبێتیایە؟ بەڵێ لە بۆ ئەم پارکەیە لەبەر ئەوەی شوێنەکەی حساسە دەمانوێت بە زووترین کات جوانکاریەک پیشامداتن. هەندێک داری گەورە لەوێن دەردەچیندرێتن، بەڵام لە داهاتوو دەتوانرێت پێویست بکاتن هەندێک ڕێژەی دیکە داری لێ بچیندرێت دەتوانین سوود لە نەمامگەکانی خۆمان وەربگرین. زۆر باشە. بۆ هاوڵاتیان چ جۆرە وەسائل چۆن هەڵەشتی تەرفیهی چیتیا هەیە جگەلەوەی کە شوێنی وەرزشە یاری مناڵان و کۆمەڵشتی تری تیا هەیە؟ جیاوازی هەیە لەگەڵ پارکی سامی عەبدوڕەحمان و پارکی شانەدەر؟ ئەم پارکەیە دەتوانین برین ڕێستۆرانتێکی تێدایە، مزگەوتێک خۆی لەوێن دەرهەبوو لە گەڕەکی ڕەشکین مزگەوتەکە احتیفاز پێ دەکرێت و نوێژەن دەکرێتەوە لەسەر شێوازێکی نوێ. هەروەها دوو یاریگای تێدایە، دوو نافورەی گەورەی تێدایە کەوا دوو نافورەکە دەتواندرێت هەم لە بەمەبەستی جوانکاری و هەم لە بۆ ژینگەشتەوە شێ دەداتە پارکەکە. هەروەها سوود لە دیمەنەکانی پارەکە لە چاندنی گۆڵ و هەروەها دەتوانرێت شوێنی ئیسراحەتی تێدایە، شوێنی دانیشتن لە بۆ هاوڵاتیان پارکێکی جیاواز دەبێتن بێگومان. زۆر باشە. چەندێک لە کارەکانی تەواو بووە لە سەدا چەنی و کەی کۆتایی بە هەموو کارەکانی هێنرێت و تر لە بەردەستی هاوڵاتیانە بێکە بتوانن سوودی لێوەرگرن؟ خۆی ئەم پارکە بە دوو قۆناغ جێبەجێ دەکرێت. گوژمەی گشتی 15 ملیارە، لە قۆناغی یەکەم گوژمەکەی 6 ملیار و 790 میلیۆنە، نزیکی 110 لە بۆ 115 بڕگەکانی ڕێژەی پرۆژەکە دروست کرایە و لە وادەی خۆی ئینشاڵڵا تەواو دەبیتن. زۆر باشە. دەرفەتە لەگەڵمانیت بە کەمێکیش باسی ڕێژەی سەوزایی لە هەولێر بکەین، هەر بەگشتی هەولێر و سنوور و دەوروبەری بە کوردستانیشەوە بەگشتی. ئەو ڕێژەی سەوزاییکە لە کوردستان هەمانە ئایا بەپێی پێویستە یاخود هێشتا پێویستمان پێێتی ڕێژەی سەوزایی بەرز ببێتەوە بە تایبەتی تر لە وەرزێکین لە دوای ئەوەی تر دەست دەکرێت بە
چاندنی نەمام و سەوزایی زیاتر پلانتان چییە بۆ زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە ساڵی 2025 بڵێ حکوومەتی هەرێم لە ماوەی کابینەینۆ هەوڵەکی سەرڕای قەیرانەکان طبعاً قەیرانەکان زۆر تەسیراتی هەبوو قەیرانی دارایی قەیرانی نەخۆشی کۆڕۆنا بێگومان لە نەخۆشی کۆڕۆنا ئێمە ئەو سەوزایەکە لە شاری هەولێر هەبوو سەرڕای ئەوەی کە کەرەنتین هەبوو ڕەزامەندی تایبەتمان وەردەگرت کەوا بتوان کارمەندەکان بێنەوە خزمەتی سەوزاییەکە بکرێتن هەروەها قەیرانی دارایی تاسیراتی هەبوو لە دروستکردنی هاوشێ ئەو پارکانە بەڵام سەرڕای ئەو قەیرانە ئێمە توانیمان ئەو ڕێژە سەوزایی پارێزین و بە پێوەری ڕووبەر نزیکی 102 و ڕێژەکە زیاد بکەین لە ماوەی کابینەی نۆ بێگومان تاسیراتی باش دەبیتن لەسەر ژینگەی سەرڕای ئەوەی کە چەندین عوامل هەیە ژینگەی پیس دەکات شاری هەولێر ڕێژەی سەوزایی زۆر بە بەڵام ژینگەی پیس بووە بێگومان پێویستی پێ هەیە لە داهاتوو ئەو ڕێژەیە زیاتر بیتن باشە یعنی بەپێ ئەو ڕێژەیە کە پیسە بێ هەوڵێوەدەن دوو ئەوەندە ڕێژەی سەوزایی زیاتر چۆن مەسەڵەن هەندێک فاکتەر هەیە ژینگەی پیس دەکات فاکتەریش هەیە ژینگەی پاک دەکاتەوە یەک لەو فاکتەرە سەرچیانە چاندنی دارە کەەوە ژینگە پاک دەکاتەوە حکوومەتی هەرێم لەو بوارە ساڵانە هەڵمەتی فراوان ئەنجام دەداتن ئێمە لە بەڕێوەبەراتی ئەندازێ پارکان هەموو ساڵ لە چاردەی سێ هەڵمەتێکی فراوان دەست پێ دەکەین تا کۆتا ساڵ نزیکی 100,000 دار ئێمە بەرهەم دێنین لەو 100,000 دارە زۆربەی لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دەچیندرێ و بەشەکی دابەش دەکرێتن لە بۆ شارەوانیەکانی دیکە و هەروەها قوتابخانەکان و مزگەوتەکان و ڕێکخراوە ناحکومیەکان ئەگەر هەڵەش نەبم هەڵمەتێکی چاندنی گوڵیش ئێستا بەڕێوەیە وایە بەڵێ خۆی ئێمە ساڵانە لە 4 وەرز بەپێی ئەو وەرزە ئێمە گوڵ بەرهەم دێنین و لەو ڕۆژانە گوڵی پاپولەمە بەرهەم هێنا لە نەماوگەکانمان نزیکی 1000 گوڵمان چاند و لە ڕۆژانی داهاتوو هەڵمەتەکان بەردەوام دەبتن لە بۆ ڕازاردنەوەی شەقامەکان جگەل لە پاکردنی ژینگە ئێمە هەوڵ دەدەین شەقامەکانیش بە جوانترین شێوە لە بۆ هاوڵاتیان ئامادە بکەین دەستان خۆش بێ دەستی تۆ تەواوی ئەو کەسانی کە کار بۆ ئەوەکەن گوڵ و گوڵزار و سەوزایی زیاد بکەن لە هەرێمی کوردستان و لە هەولێر پێتانەڵێن ژیانتان گوڵستان بێ دەستان خۆش بێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازین سپاس دەکەین ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارک و نەمامگەکان و باخچەکانی هەولێر.